كان بسيتي كان بسيتي ليل بسيتي تخوى بسيتي سال 1904 لدایک بووە لە 45 اینجا تەسکەرەی دەرکردووە ئەوە تەسکەرەی ئەو وەختەیە بەسمە لەسە فەزانیت باش نەپارێزراوە و لە کەرکووک لە مەحەلەی تەکیە لەدایک بووە ئەتر هەر لەوێ یعنی هین بووە تا عەمەر 6 ساڵی باوکی عەمەرخوا کانجا گواستێت ئەچنە لەیلا جەفا و هیجران و دەرد و غەزەبە دایما کارت جەفا و هیجران و دەرد و غەزەبەی قرب سەر عاشق قرب سەر عاشق هەر لەو کۆڵانە منداڵی وازیکردنی وێنی و ئەوە تەکێش نێزیکە ترجمعانان و پێنجشەمانانە ڕۆیشت بۆ بیستنی زیکر و بیستنی شێوەی وتنی زیکر و قورئان خوێندن و باوکم هەر لە مناڵیەوە زیرەک بوو یعنی جا ناو کە ئەڵەی مەردان فڵان کەس مەردان عەرەبیش ئەو کەلیمەی بەکارتێنێ یعنی ئینسانێک کە زۆر زیرەکە و زۆر ئەمینە و زۆر بەوەفایە پێ ئەڵێن مەردان یعنی پیا و چاک اینجا هەر لە مناڵیەوە ئازا بوو چوە تەکیەی تاالبانی گوێی لە مەولود و زکر و چشتووە بێجگەلەوە بەلە باوکی بەلە عەمەرخوانەکە محاولەی کرد بیخاتە ئەو مەکتەب سوڵتانیەکەوە ئەڵێم لە کەرکووک بوو بەڵام سەری نەکرد چونکە عەمەرخوای کرد تر خاڵۆمدەری کرد بەڵام ئەو خۆی گەیان یعنی بەهین فەقیایەتی نختێ بەهین مەلایەتی ئەملا ئەولا خۆی گەیان يعني بعض دەستخەڵێکی هەیە هەر زۆر کۆن يعني هەر احتیمال هین گەنجایەتی ببێ نووسینەکەی لە خزمەت مەلا ساڵحە لە ناو تێکیە غورفەیەک بوو دەستی بە مناڵانە بوو لە خزمەت ئەوە مامەوە لای ئەو قورئانم ختم کرد لە پاش ئەمەکە قورئانم ختم کرد مەلایەک لە تەکیە بوو مەلا ڕئوفیان پێوت حافظ بوو حەقیقەت بەرێ دەنگی زۆر دەنگە گەورەی بوو قەبە فەقەت هەموو مەقام و ئەوانەی کە ئەیخۆنەوە مەسەلا بەسەڵا بەشتیوە ڕۆژی جومعانان و یا قورئانی خوێن لە حەقیقەتە زۆر جوان ئادایە کرد و بەندەیش زۆر بە هەوەس کەوتمە سەر هەوەس قورئان خوێنین ئەو شخصە ودەسم کردە قورئان خوێنن بە تەجوید باوکم لە ئەسڵا بەرزەنجیە یعنی باپیرەکانی بەرزەنجن ئیتر کە دەستی کردە هونەر ئیش ئەوەنە ئیشی نەکردووە مەسەلا دوو جار محاولەی کرد خۆی یعنی ئەو بە 3 مەرحەلە مەسەلەت استقراری کرد لە بەغدا ئەوەڵ جار مەسەلا هاتە دەرچوو لە لەیلان بڵێن چووە حەفتەغار لە حەفتەغار ئیشینی کردووە سکەی قیتار لەسەر سکە عەرەبانێک دانرێ ئەو عەرەبانەیە پێڵێن تەرەزینە بالضبط پێناوت تەرەزینە دوو هینی هەیە عەتەلەیە دوو یان دوو دەسکی هەبوو یەکێک لەم لاوەستا یەکێک لەولا یەکێک هەڵەگردەوە کەتی داگرد ئەمە هەڵێگردەوە دابەزی ئەوە ئیشیان چاککردن سکە بوو باوکم ئەوەنە ئەو ئیشەی نەکرد چونکە يعني هەر دەرچوو لە حەفتەغار دەرچووە بەغدا دەیماوە یەکتری گەڕایەوە لە شەریکەی نەوت کەرکووک محاولەی کرد ئیش بکە ئەویشی سەرنەگرت بۆ سەرنەگرت
باوكم هر لا او يعني هر السرتايج يعني خلياي او مسائل هنر من ذكر او ينستاز جيش العراق كتشكيل كرا او كارتين ايش كردني لوية طبعا لمعسكر رشيد ولحبانية حباني استا بناية أنا كرد كارتي أنا كرد بو أواني إيش كان لوي أو كارتكيتي هموي بإنجليزي نسرا ونا وجي شونو أو إيش رسمكيتي محب غدرت عبرات سيلا محب غدرت عبرات سيلا أي ليل ولم أبلغ من الأحباب نيلا ما موسى علي مردان وعافيك لكاتي من علمو أي ناسم تاكو وفاتي كل بد أوي كوا خلق قرنشي خو معنا وعلاقية خزماتي شاب ولا بين معنا فما موسى علي مردان من لو كاتو أي ناس أخوي هو شهب وهو مقام قولاني حزي كلها فتأثير الزول سري خلال بارام ساو شبوه باباي صلاح داودا لوز في المقام كان بوا شتتا روجي حشر خلياي من بيت شاوية أو مقاماني خوينيتي هموي مقامكان وك عرب ولا متكاملا يعني هني لاوازنين مقامان وك مقام رسي خويني وهمو حقيدا وبي مقام نواي خويني وهمو حقيدا وبي لبر أو بيوا هرشي خويني و صد بمزبوطي وك مقام خوينديتي نك وكو بلين بارتيه مقامك خويندو تواوي كردوه يعني بهمو شوي حقيدا وبي وتوانيوتي لعيني كات داهنري بكات أو كمقام هجرانة لا هرتني أو مقام بابلين لرجزي بياتا بس هي خوي أو شوازي أو دايناوا كستر نيتوانيو وبكسش نيخندو بيت شعري كتر بهرشي تكست تربية يعني بشعر تربية خني لنجيش بيوديارة لبره شرطة تاروجي حشر يعني شرطة تاروجي حشر كس نيتواني لو باش تربية خني ما مستعلي براسي فرصتي خوشة أمر رابيك ودانشتوين أمر يعني كون أنا تسجيل كين رنگ الروجي خوي بي إن شاء الله بي بسرچاوي كي جوان وخوش وبرز بو قراني كوني كردي كباب توزيع أو يا هنرمني كردي بيشكوتو بيان تيجيشتو تشوفنا دروا موسيقى خوين بي وأمش تانا بخنا برشاو بشيوو رنگي كي جوان وتازا كخلق يادي فولكلوري كردي خوي بكاتوا طبعا شانازي كين كوا سرچاوي ورقتنا كتوا بوي منيش كوا دانشتون بيك لبر ميكروفونك يا قصاكين شك أولين كلبر ميكروفونا أمخص تسجيل بكري يعني كري فقط أماني كوا تسجيل ما نكرت أمشتانا منيش أو موالف يرشاو كوا أو بس الشيراني هان بري وبين ويان لو بدواوين أو أنا استفادة لما أكنت بنوعك كأبيتا شتيكي زورترين جوان بو ملت كمان بو أو جنجاني كوافي أجنو في بحسينو في درشادو علي مردان نكر بابرين قراني بيجو مقام زاني قوري كرده بلكو أجري كي زور بسر ميجوي قراني موزيكي كردستاني باشورة وهي كأو لو قناغا حتى سالاني حفتاودو يعني لناوراتي سياكانو تا 1972 بدل صوزي بپروشا و تواني باكترين رسنترين دن بو راديو هل ببشيريو نيري قردو باورين توزو للرلاداني دنينا رسن تيكال قراني و تيكال كارواني
گۆرانی ڕەسەنی کوردی ببێت. طبعا معاوني كردية لعلي مردان فؤاد أحمد وباكوري. من ساڵی 1952 سانەویم تەواو کرد تەقدیمم کرد بۆ بەغدا بۆ کۆلێجی دارالمعلمین العالیە کولیە بوو لەوێ قبول کرام دەوامم کرد بە هەمان کاتیش پەیوەندیم بە ئێزگەی رادیۆی کوردی کرد حەز دەکەم ببم بە گۆرانی بێژ لە ئێزگەی رادیۆی کوردی بەغدا کەمێک لە مەقامی نیوە شەوم گوت کە مەقامێکی حیجازە زۆر خۆشە ئەوم زۆر باش لەبەر بوو ئەنجا هاتمە سەر یەک دوو بەستە چ بکەم جەرگم سوتاوە و کە خەلاص بوون لە مشتومڕ گوتیان باشە مامۆستا عەلی مەردان بە منی گوت گوتی ناوت چییە؟ گوتم ئەندریۆس گوتی کاک ئەندریۆس وەڵای دەنگت خۆشە و زۆر باشە و باشی لەگەڵ ڕزم و لەگەڵ مۆسیقا و بەڵام مەقام گوتن ئەوها نابێت. ڕۆژێ چووم بۆ ناخواردن بۆ بازار تەماشام کرد کابرایەکی ئیختیار دانیشتووە سیوجگەرە بژێنێ جۆم پێوە بوو مەقامێک ئەخوێنێتەوە مەقامەکە نەمزانی چییە دانیشتمە لایەوە وتم بە عەرەبی وتم لوتفەن بای دەفلس جگەرم بۆ بکەن دەفلس تا گیانمە 6 فلس کابرا تون مەچە جگەری وتی تو درۆکەی بۆ جگەر خواردن نهاتوو ئیشتەیە وتم بخوای جۆم لە مەقامە بوو دانیشتووم وتی بۆ حەز لە مەقاماتەکە وتم بەڵێ خۆم ئەخوێن بۆ مشتیوە وتی من ناناسی چێم وتم دەوەڵڵا وتی من مرتزەخانی ئیسفەهانیم خوا سەلامەتیکە ئەگەر من دووشە غەریب ئەحمەد بێت چووی ئوستادمە ئەم شەخصە وتی من مرتزەخانی ئیسفەهانیم و من مەشهورم لە ئێرانەوە چیومانە و خۆم ئەسڵم کوردە ئەم شەخصە لەگەری ئامامەوە تقریبەن ساڵ و نوێک چی چەندێک مەقاماتی توانی کە پێمی فێر کرد و وتی لێم وەرگرت بێجگەلاوەی کە ئێمە نازانین لە دەرەوەی نەستی عەلی مەردانە لە ناوچەکەی خۆیان دڵی بەکیا چووە کە بێگومانە ئەوانە جێپەنجە و زەبری زۆر گەوریان لە ڕۆحی عەلی مەردانە بەجێشتووە ئەگەر وانە بواە ئەو گۆرانیانەی ئەو مەقامانەی بەو هەموو کوڵای ڕۆحەوە بەو هەموو زیندوێتیەوە بۆ ئێمە بەجێ نەهێشت کە لەگەڵ هەموو هەنسکێکیە ئێمە هەست بکەین هاو بەشی ئەم خەمان گەورەی عەلی مەردان ئەبین بە تایبەتی ئەوەی کە گرنگە بۆ ئێمە عەلی مەردان لە عەشقێکی زۆر کوڵەوە زمانی هونەری بۆ ئێمە ئەدوێت والله ئەو کچە لە لەیلان بوو مامۆستا عەلی مەردان حەزی لەکرد لەیلان ناحەیەکە لە کەرکووکە مامۆستا عەلی مەردان لەوێ حەزی کردبوو لەو کچە بەڵام کچەکە بۆی نەبوو دوای حتا گۆرانیەک شەیە بەسەریا تێگەیشتی گۆزم لەیلانی قزی ئەوە شیە عەلی مەردان بە تورکمانی وتێتی بەسەر ئەوە گۆزم لەیلانی قزە بۆ معوتێتی مەسەلەی گۆرانی ئەگەر مەسلەی خۆشەویستیتیانە بێ تامی نابێ مەسەلە لە ئەوڵەوە ئەوە زیاتر گۆرانی بێژەکان بە خۆشەویستی و وەسف دڵداریانە کرد باوکم تەواو کچ خاڵۆی هاتووتی من کچکتە دەمێ دوو جاریش یعنی شرنبایی لێوەرگرت بەڵام مەعەلەسەف نەیدا پێی نانەیدا پێی چونکە ئەو لە بەغدا بوو ئەوان لە لەیلان بوون ئەوە مەجالی دا هینێک یعنی فراغێک دروست بکە خاڵۆم هەڵەسێ ژنەکەی بداتە یعنی کچەکەی بداتە شو بۆ بە یەکێک دەگی ئێستا کچ ئەو ژنە خێزانە ئەوە عودەکەی باوکمە کەوا هەر لە سەرەتای ژیانی سەنوەتی تاکو ئێستا ئەم عودە
مێژوویە گەڕێتەوە بۆ 1934 یعنی ختمەکەی لە ناویەتی ئەوەی ئەمەی دروست کردووە ناوی مەهران میسیسیان لە بڵێن لە عود دروست کراوە کۆنن یعنی لە بەغدا خۆی و میخائیل عواد هەبوو ئەوانە لە تاریخ مەشهورن لە مێژووی عێراق بڵێن لە دروست کردنی عود اینجا ئەوە هەر لەگەڵ ژیانی بووە تا طبعا تا ئەمرخوای کرد ئەم عودەی بەکارهێناوە بە درێژایی ژیانی کە دائنیشت لە ماڵ یعنی ئەو ماوەی لە ماڵە بێ دائنیشت مەسەلا ئاوازی دانا و چشتی دانا بەو عودە بەکارێتێنێ هەر هەمانە بە بڵێن بە تێپ تەسجیل کراوە عازفکردن بەو عودە ئەو دووسێ پارچەی ئەو مەقام ئەو شاری لێداوە بزەبەتارە ئەڵێ ئەمە پارچەیەک ئەو شارە وەر گۆرانیە کشەیە خۆم عودەکەم شەو تا بەیان من سۆزەکەم بۆ لەیلا ئەوش بگرن خۆم عودەکەم شەو هەتە بەیان خۆم عودەکەم لەی شەو هەتە بەیان من سۆزەکەم بۆ لەیلا ئەوش بەگریان من سۆزەکەم بۆ لەیلا ئەوش بەگریان یار 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 بەلارەی دەنگی بەلارەی دەنگی ئەوانە قەوان خۆیەتی ئەوە قەوانێک نەوای بە زمان فارسی یعنی شعرەکەی فارسی ئەوە ساڵ 21 یعنی ئەواخر 21 بۆ 22 ئەوەی تۆمار کردووە طبعا بۆیە حەز ناکەم هینی کەم ئەوەنە لێدان ئەوە هینی هەیە شەقی هەیە و بە کلیپس کردومانە لە کەرکووکە پێشتر پێشەوە ئێمە ناوەندی عەلی مەردان دامەزرێنین شوێنێکە بوو پیانەوت بەیتولمەقام کە زیاتر کۆمەڵی خەڵکی تر بەڕێویانە بەڵام لەخوا بەزیاد بێ چکا و کاتانە با بڵێن ئێمە وەکو کورد لە کەرکووکە خۆتان نەزانن بواریەوەیان نادا پێمان کە بە زمانی کوردی شوێنێکی تایبەتی بە کورد بێ بەڵام ئێمە لە دوای پرۆسی ئازادی و لەخوا بەزیاد بێ توانیمان ئەو بیرۆکەیەمان دروست کردووە بە تایبەتی من خۆم و بیرۆکەیەم بۆ هاتوو کە بتوانین ناوەندێکی کوردی تایبەت بە پاراستن و مانەوەی مەقامەکان بهێڵینەوە بە تایبەتی ئەو مەقامە ڕەسەنانەی کە کوردایەتی خۆمان هەمانە توانیمان ناوەندی عەلی مەردان دامەزرێنین ئەو ناوەندەش کە لە ساڵی 2007ەوە دەستمان کرد بە دامەزراندنی ئەو لەو کاتەشا ئێمە وەکو خۆبەخش ئەو ناوەندە بەڕێوەمان برد و دامان مەزران بۆ ماوەی چەند ساڵێک هەڵبژاردننی ئەو ناوەش کە بڵێن بۆچی ناوی عەلی مەردانمان هەڵبژاردووە ئێمە هەموو ئەزانین کە لە ناو کووردا بە تایبەتیش لە ناوچەی گەرمیانی خۆمانۆک و کەرکووک کە ئەڵەی کەرکووک یعنی مەقام کاڵی مەقام یعنی عەلی مەردان هەرسێکی بە یەکەوە بەستراون عەلی مەردان و مەقام و کەرکووک بە یەکەوە بەستراون ئەو ناوەندەمان بووە قوتابخانەیە گەورە لەسەر شەرەف ناوەکەی ئەو پیاوە کۆمەڵە گۆرانەکانی عەلی مەردانم ئامادە کردووە و مۆسیقا شتەکانم زۆری لێی جیا کردوێتەوە و ئێستاکە خەریکی ئەوم کە مۆسیقای تازەی بۆ بکەمەوە و بە شێوەیەکی مۆدێرن و تازە دای ڕێژمەوە بەدەنگی خۆش بمهێنە جۆش بە بۆنی خۆش بمکە سەرخۆش بژین بە کامەرانی بە خۆشی و شادومانی بژین بە کامەرانی بە خۆشی و شادومانی سەیری خۆتکەی ئەزانی چەندە شیرین جوانی هەفتەیەکەیە لێ بە عالەمی مەقامی وتووە مەقامی ڕاستی وتووە لێ حەفلەکە زۆر گەورەیە دوو خەبیری مەقامی عێراقی گەورە لێ بووە مامۆستا عەلی مەردان عەسپەکەنێکێکی جۆزەیەکێکی سنتور هاشیم ڕەجەب و شەعوبی ئیبراهیم لێ مامۆستا عەلی مەردان مەقامێکی خوێندووە بە عەرەبی مامۆستا عەلی من بێجگە لە
کوردەکان بە عەربی شتێتی بە تورکمانیش گۆرانی هەیە زۆر لە مەقام بێژەکان بەقا مەلاک مامۆستا عەلی مەردانم و لێ نێزگەوە بن کەوا فێر بێ عەی نازم غەزالیەکێکە لەوانە 1932 بە بۆنەی بەستنی کۆنگرەی یەکەمین کۆنگرەی موزیک و گۆرانی عەربیەوە لە قاهیرە بۆ کراوە کە بەداخەوە بۆ خۆی ئەجێڕێتەوە زۆر هەوڵیان نەداوە دەنگی بەرچاو بێ و دەنگی بەرجەستێ بێت چونکە هەموو مەقام بێژانەی لەوێیان ناویان گەورە و گران بوو شاگردی عەلی مەردان بوون بە تایبەتی گۆڤانچیەوانە لەوێ ڕەواجی دەنگیان زۆر دەنگیان دلێر بۆ کەچی لە بنەڕەتە عەلی مەردان فێری مەقامی کردوون زیاتر نزیک 600 گۆرانی و مەقامی تۆمار کرۆ لێ زایبەوە ئەو بەستەی کەی دێتەوە کاتی لاویم کەی دێتەوە ناساغ بوو یعنی توش نەخۆشی و چشوا و مستەشفا ساڵ 51 بەرەو 52 ئەڕۆیشتین عملیات و مستەشفا و بەغدادە وەختە تر ئەوەی هاتە یعنی ئاوای هینێکی بۆ هات و ئەوەی نووسی ئەو کەی دێتەوە کەی دێتەوە کاتی لاوین کەی دێتەوە لە دەستی تو بەخوا هەرگیز نایەتەوە لە دەستی تو بەخوا ئەزانی ئەوە ئێستا منیش عەمرم عینی تشتا دوایین قۆناغەکانی ژیانی هونەرمەندی مەقامبێژی عێراقی محەممەد گۆڤانچی لە عێراقا دەستگاکانی موزیک و وەزارەتی ڕۆشنبیری ئەو سەردەمە بۆ ڕێزلێنان لەو گۆرانی بێژە لەو مەقامبێژە کۆنگرەیەکی با بڵێن کۆنسێرتێکی یا هەنگێکیان بۆ ساز کرد کە تایە هەموو مەقامبێژەکانیان بان کردبوو ئەویش با بڵێن گۆڤانچی کە گۆرانی چڕیوە لە پەڕینەوەیەکە لە مەقامێکەوە بۆ بەستەیەک یا بە پێچەوانەوە ساتمەیەکی هونەری موزیکی کردووە کە لێ بۆتەوە عەلی مەردان بێگومان لە دانیشتنەکە بووە وەک ئەوەی کە مامۆستای ئەم کارانە بێ زوو دەرکی پێ کردووە و ئەڵێ عەلی مەردان ئەڵێ کە ئاهەنگەکە لێ بووەوە ئەو هات بۆ ژوورەکەم بۆ ئوتێل پێیوتم ئەزانی بۆچی هاتوون بۆ لاوتم بەڵێ ئەزانم چونکە لە فڵان پلەی مەقامەکەتا ئەو هەڵەیەت کرد ئەڵێ زۆر داوای لێبوونەکەم چونکە هەڵەکەم خۆم هەست پێ کردووە چونکە تۆ ئوستاد و مامۆستامی حەزم کرد ئەترافەکە لای تۆ بکەم ئەمە سەروەرێکی گەورەیە بۆ ئێمە کە عەلی مەردان ئەو دەسەڵاتە گەورەی هەبێت کە ئەو موزیک ژن و مەقامبێژە گەورانی عێراقی ئەو سەردەما ئەو هیچ کە نازم غەزالی ئەڵێ زۆر بە پەرۆش و بە بڵێن بە تکاوە داوای لە منە کرد کە ئەو مەقامانی فێرکەم و هەر جگە لەوەشکە هەر ئەڵێ ئەترافی لام کردو کە نازم غەزالی کە کوردە و قەڵکی کەرکووک دوای هەفتاکان تووشیم بوو دڵی زعیب بوو عەجز بالقەلب دڵ زعیفەکەی خۆیان نەگەی یعنی چووە مێشکی تر چشتی لە بیرە چوو داخل مستەشفامان کرد دکتۆر وتی وەڵڵا بێ بخەوێ تر یعنی ئاگا لە دنیا نەما 3 ڕۆژ تر سێمین ڕۆژەکە هەر نەفەس یعنی هەر نەفەسی هەبوو سێمین ڕۆژەکە لە مستەشفای دڵ لە بەغدا مستەشفا بنە نەفیسی پێڵێن ئەوە بۆ عەمرخوای کرد 24 حاوت شەبق ساعت 4 و 10 دقە بوو تر کە عەمرخوای کرد بردمان بۆ سلێمانی طبعا وەسیەتەکەی دوایە ئەیدینن وەسیەتەکەی گردی سەیوان بوو بەڵام ڕێ نەکەوت چونکە لە کەرکووک بەعزە چشت ڕوویداتر لە کەرکووک ناشتیان کاتێکیش کە مردم ئەمە بێ وەسیەتم ئەبێ لە سەیوان بنوێم لە گردی سەیوان نابێت لە شوێنەتر چونکو جێی بابڵا پیرەگلۆرمە ئەو منتیقەیە فقەت چونکو هەموو شاعیرەکانمان لێوێ لەبەرەوە حەزم لەنا ئەوانە ئەوش قەبرستانتەکەیە کەوا گۆڕ ڕەحمەتی هونەرمەند عەلی مەردان لێ
تاکەی گریان جگەر سووتان بووم بە بریان بە ناچاری بە ناچاری شەوێکە وەم شەو شەوێکە وەم شەو شەوێکە وەم شەو بگەرە فریام شەوێکە ئەم شەو بگەرە فریام بێیار و بێیار و ئەو دەم نازم و تەنها